لفائدة كاني سنة يعني بجهناني سنة كان ئەوەیە کە پاداشتێکی گەورەت دەسەکەوێ کاتێ بەجێ ئەهێنی. بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەربارەی نوێژی سنەت ئەفەرمێ ڕەکعەتە الفەجری خەیر من الدنیا وما فيها. دوو ڕکاتی سنەتەکەی پێشی نوێژی بەیانی پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم لە هەموو ئەو دنیایە گشتی و ئەوەی هایتیایە خێرترە، لە هەموو دنیا و هەموو ئەوەی لە ناوایەتی ئەو دوو ڕکاتە لە هەمووی چاکترە و خێرترە. ئەوەندە پاداشتەیە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنانەت لە سەفەریشە نوێژی سنەتی بەیانیانی تەرک نەکردووە. لە سەفەریشە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سەفەرە نوێژی سنەتەکانی نەئەکرد، فەرزەکانیشی کورت ئەکردەوە، بەڵام نوێژی سنەتی بەیانیانی هەر ئەکرد. بۆ نمونە دەربارەی ڕۆژوو لە حەدیثە هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی فەزلی عاشورامان بۆکە، فەزلی محەڕەممان بۆکە کە چەندێ گەورەیە. هەنێک ڕۆژوو هەیە یەک ڕۆژە بەڵام ئەجرەکەی ئەوەنە گەورەیە ئەبێتە هۆی سڕینەوەی تاوانی ساڵێکی پێش و ساڵێکی دوای ئەوە، هەنێکی بێتە هۆی ئەوەی کەوا ساڵێک لە گوناحەکانی پێش و ئەسڕێتەوە. لە بارەی خێرکردنەوە یعنی جگە لە زەکات خێرکردنەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەتا بۆتانەکەی خێر بکەن هەر کەسێ ئەگەر خێری کرد وەلەو بە قەدەری خورمایەک لە ماڵی حەڵاڵی خۆی، بە قەدەری خورمایەک یعنی با بڵێن بە قەدەری 250 ئێستا 250 دیناری تەبعی ئێستا خێر بکەی جگە لە فەرزەکان لە زەکاتەکە. ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە ئەیبینیتەوە عینەن وەکو چۆن بەچکە حوشتر گەورە ئەکرێت لانی خاوەنەکەیەوە. ئەو خێرەی کە تۆ ئەیکەی کە بە قەدەری دەنکە خورمایەکە 250 دیناری تەبعە خوای تەعالا بۆتی گەورە ئەکا، لە ڕۆژی قیامەتە ئەیبینیتەوە شاخێکە کێوێکە خۆتیش عەجایب بدێ ئەیقەینا خۆ من کێوێکم نەبەخشیوە. پێتە وترێ ئەمە ئەو 250 کە کاتی خۆی بەخشیوتە 250 دیناری تەبع تۆ ئیدەی بەدەستی فەقیرێکەوە ئیخەیتە ناو پرۆژەیەک، ئیخەیتە ناو قاسەی مزگەوتێک، ئیخەیتە هەر شوێنێک لە شوێنە خەیریەکان لە ڕۆژی قیامەتە ئەیبینیتەوە کێوێکە. خۆشەویستەکانم لە ئاەتی خوای تەعالا ئەفەرمێ مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة. ئەو کەسانەی ماڵەکانیان ئەبەخشن لە پێناوی خوایەوە کە وایە دانوێلەیەک بچێنن، خوای تەعالا ئەفەرمێ ئەو دانوێلەیە ئەبێتە 7 گوڵەگەنم، ئەو 7ەشە هەر دانەیەکی 100 دانوێلەی پێوەیە، یعنی یەک أبي بحوصات وزياتريش. مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة وجقل وش والله يضاعف لمن يشاء والله واسع عليم.